لە چوارقورنا بەقەدەر تەمەنی مردووەکە نەمام دەنێژن و بازاڕی دارە سوتاوەکەش بێنازماوەتەوە. سڵاوتان لەبێت. خەڵک لە ماتۆرسوار نیگەرانە کەچی ئەم جارە ماتۆرسوار و ماتۆرفرۆشەکانیش نیگەران و دەڵێن چارێکمان لێ بکەن با بێکار نەبین و ژیانمان نەفەوتێت. چەند ڕۆژێکە حکوومەتی هەرێم بڕیاری داوە ئەو ماتۆڕانەی بێسەرەتان دەستیان بەسەردا بگیرێت و دەرفەتیەوەشی داوەتە ئەوانەی مۆدل 2023 بەرەوسەرەوەن بەناو بکرێن. بۆیە ماتۆرفرۆشەکان دژی ئەو بڕیارە لە بەدەم پارێزگای هەولێر گربوونەوە. ئارام سەنعان خاوەن ماتۆڕ و فرۆشیاری ماتۆڕی شەو بە 964 وت ئێمە چینی هەژارین کورە وەڵڵاهی 4 ڕۆژە خەوم لێ نەکەوتووە ماتۆڕەکەم هەر لە ماڵەوەیە هاوین پارەیەک خردەکەینەوە بەو کارە زستان خەرجی دەکەین وتیشی دەبهێڵن کارەکەمان بکەین و بتوانین کرێی دوکان و خانووی پێدابین بکەین. بازاڕی دارە سوتاوەکەی سلێمانی دوای سوتانی ناکەوێتە سەرپێی خۆی و بەشێکی زۆری دوکاندارەکان نزیکەی 25 ڕۆژە بێکار و ئیژ ماونەتەوە بەس تەماشای شوێنەکەیان دەکەن. بە کوردیەکەی بازاڕەکە بێناز و دوکاندارەکانیش بێ ئیشن. بازاڕەکە لەلایەن شارەوانیەوە پاک کراوەتەوە بەڵام دەست نەکراوە بە نوێژانکردنەوەی و چاکردنەوەی تەنیا چەند دوکانێک نەبێت کە زیانی کەمتریان بەرکەوتە بوو. یەکێک لە دوکاندارەکان بۆ 964 وتی هیچ کارێک لە بازاڕەکە نەکراوە بەبێ ئیش سەرقاڵین و هەموو ڕۆژێک دێنە سەر زەویەکی ڕوود بە دیارەوە دادەنیشین و ئێوارە بە دەست بەتاڵی دەچینەوە ماڵەوە. ڕۆژی 5/4 2025 بازاڕی دارە سوتاوەکەی سلێمانی سوتا و بەهۆیەوە 116 دوکان سوتان و دوای بەدوای ئەوەش قەرەبووی مادی دوکانداران کرایەوە. ئەگەر خوا نەکردە مردوویەک تا مرد دەتوانن بە هاوکاری شارەوانی کارێکی وای بۆ بکەن هەموو کەسێک ڕەحمەتبووی بکات. ئەوەش بەوەی بەقەد ساڵەکانی تەمەنی مردووەکە نەمان بچێنن. ستافی سەرۆکاتی شارەوانی چوارقورنا لەگەڵ خێزانی گەنجێک کە لە تەمەنی 26 ساڵیدا گیانی لە دەستدا و 26 نەمامیان چاند حەسەن زرار سەرۆکی شارەوانی چوارقورنا بە 964 وت پاڵپشتی هەر کەسێک دەکەین بۆ چاندنی نەمام کاتێک کەسێکی گیان لە دەست دەدات بە ئەندازەی ساڵەکانی تەمەنی کەسەکە نەمان بچێنێت. وتیشی هەر کەسێک بێوێت نەمان بچێنێت بۆ کۆچکردوەکەی دەتوانێت پەیوەندی بە شارەوانی و بکات و ئێمە لە دابینکردنی شوێن و ناشتنی نەمامەکەدا هاوکاری دەکەین و ئەویش بۆ دابینکردنی نەمامەکە جائیتر کەوتۆتە سەر ساحێب مردووەکە کە ئەو چاکەیە هەم بۆ مردووەکە هەم بۆ ژینگە دەکات یاخود نا. گەنجێکی فول جلوبەرگ کوردەواری بە شۆفلەتێکی ساڵی 50کانەوە شەربەتی مێوش بە بەفرەوە لە ناو مەشکەی کوردەواری دەفرۆشێت و دەژڵێت تاقی بکەنەوە من هیچ ناڵێم خۆتان وەستی بکەن. ئەم گەنجە بەدانە ئەنتیک فرۆش لە سەهۆڵەکەی سلێمانی ناسراوە. لە فیستیڤاڵ و بۆنەکان بەم ئۆتۆمبیلە شۆفلێتەوە شەربەتی مێوش لە ناو مەشکەدا دەفرۆشێت. بۆ 964 وتی مێوژەکەی سروشتی و بەفری دەستکردم بۆ هێناوە. نامەوێت وەسفی ئیشەکەم بکەم و ئەوەی منی دیتبێت و لێی خوارد بێت بەردەوام دەبێت. وەک باسی دەکات زستان شیر دەفرۆشێت و لە وەرزەشدا کەشەکەی گەرما بە بەفرەوە مێوژی مەشکە پێشکەش دەکات. ئۆتۆمبیلەکەشی هەرچەندە قەدیمە باشکار دەکات. باڵە بەڕێزان سەرشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە کەمێک لەمەوبەر هێرشێکی درۆنی خاڵێکی پێشمەرگەی لە ئامێدی بە ئامانج گرتووە. سەرچاوێکی ئەمنی قسەی بۆ 964 کردو باز لەوە کات ئەم پێشمەرگانە خەریکی دانانی خاڵێکی سنووری بوون لەو کاتەدا درۆن هێرشی کردوتە سەریان و لێی داون بەهۆی هێرشەکەەوە 3 پێشمەرگە بریندار بوون. تەندروستی ئامێتی قسەی بۆ 964 کردو ئەڵێکە پێشمەرگەکان گەێنراونەتە نەخۆشخانە هیچ کامیان برینەکەیان سەخت نییە یەکێکیان ساچمە بەرپشتی کەوتۆ ئەوی دیکەیان بەرقاچی لە دوای ئەوەی کە چارەسەریان وەرگرت دەگەڕێنەوە ماڵەوە و پێویستیان بە نەشتەرگەری نییە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.